دەواازەی چوونە ژوورەوەی گەلی عەلی بەگا لێرە بڕێک پارە لە بەرامبەر چوونە ژوورەوە لە گەشتیاران وەردەگیرێت. دوایین ڕاگەیەندراوی دەستەی گەشتوگوزار و لێکدانەوەی جیاواز لەلایەن بەشێک لە گەشتیاران گرفتی بۆ ئەوان دروست کردووە. بۆمە بڕێک سەر ئێشە بوو چونکە ئێمە لێرە کە دخولیە وەردەگرن بە ڕێنمایی گەشت و گوزار وەردەگرین ئەو بڕیارە دەرچووە لە دەستەی گەشت و گوزار سێگەڕاچمان هەیە پارکینگی سیارە ئەمە کردمانە فری تابلۆشی پێوەیە بۆ نمونە WC و ئەو شتانە جوانکاری ناو شەلال کەمانە هەموو مەرج بوون 12 مەرجیان دابەرمەیە کە ئەمە ئەو بگۆڕین لەک بکەین نەدەخۆلین. گەشتیاران لەلایەک و ژمارەیەک ناوچەی گەشتیاریش لەلایەکی دیکەوە هەر یەکە و لە بەرژەوەندی خۆیان ڕاگەیەندراوەکەی دەستەکەیان شرۆڤە کرد. گەشتوگوزاری سۆران ئامانجی ڕاگەیەندراوەکە ڕوون دەکاتەوە. هەندێک لە کۆمپانیاکان استیغلالی گەشتیار دەکەن کە لە زیاتی شوێنە گەشتیارەکان پارە لە گەشتیار وەردەگرن کە دەیانهێنە شوێنە گەشتیارەکان لەوێش زارەشی دیکە لە شوێنە گەشتیارەکان ڕسوماتێک وەردەگیرێت لە دوخولیەی ئەمە ئەومان ڕەت کردەوە. ئەمە دەڵێن کۆمپانیاکان شەریکاتەکان مافی ئەوەیان نییە ڕسومات لە گەشتیار وەربگرن لە هەر شوێنێکی کوردستان لە بەرامبەر چوونە ژوورەوە بۆ ئەو شوێنە گەشتیاریانە. لەژێر ڕێنمایی دەستەی گەشتوگوزار هەر شوێنێکی گەشتیاری پارەی چوونە ژوورەوە لە گەشتیاران وەربگرێت پێویستە پابەندی جێبەجێکردنی 12 خاڵ بێت لە فەراهەمکردنی کۆمەڵێک خزمەتگوزاری بێبەرامبەر. ئیدارەی سۆران خاوەنی زۆرترین ناوچەی گەشتیاریە و ئەو شوێنانەی خزمەتگوزاری بێبەرامبەریشان بۆ گەشتیاران دەستەبەر کردووە دەستەی گەشتوگوزار پابەندی ڕێنمایی تایبەتی کردوون. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران.